چۆن دژە شۆڕشی ئیسلامی ئامادەکرا. لە سەروبەندی ساڵوەگەری ڕاپەڕینی 22 ڕێبەندانداین. ڕژیمی ئیسلامی بۆ کەمڕەنگکردنەوەی ئەو ڕووداوانەی کە لە 22 ڕێبەنداندا ڕوویانداوە ڕۆژانی کۆتایی تەمەنی ڕژیمی پاشایەتی کرد بە 10 ڕۆژ و ناوی دەی فەجری لەسەردانە. بەڵامەوەی کە ڕۆژی 22 ڕێبەندان ڕوویدا نەتەنیا بەرهەمی فەرمانی خومێنی و ڕەوتی ئیسلامی نەبوو، بەڵکو بە پێچەوانەی میلی ئەوان ڕوویدا. لە ماوەی ئەو 2 ڕۆژەدا کە ڕژیمی ئیسلامی لەژێر ناوی دەی فەجر جێژنی بۆ دەگرێت، بە شایەدی بەڵکە مێژوویە حاشا هەڵنەگرەکان خومێنی بەردەوام خەڵکی لەسەر هەڵدانی ڕاپەڕین دەسڵەماندەوە و هاواری پەیڕەوانی کە دەیانگوت هێشتا ئاغا فەرمانی جەهادی نەداوە لە هەموو شوێنێک بەرز ببووەوە. تەنیا کاتێک کە سەر هەڵدانی ڕاپەڕین بوو بە ئەمری واقع هەوڵیاندا تا بیخەنە ژێر کۆنتترۆلی خۆیانەوە، بەڵام خەڵک کە هەستیان بە مەترسی زەوتکردنی شۆڕش کردبوو بایەخیان بەم قسانە نەدەدا و بەم جۆرە هێرش بۆ سەر ناوەندەکانی دەسەڵات کە لایەنگرانی خومێنی دەیانەویست دەست نەخواردوو تەحویلی وەربگرن دەستی پێکرد. ڕاپەڕینی 22 ڕێبەندان کە لووتکەی شۆڕشی 57 بوو بابەتی سەرکوتی شۆڕشی بۆ ڕژیمی بەدەسەڵات گەیشت و لە ساڵانی دواییدا دژوارتر کردەوە. هەر بۆیە سەرنجام ئەرکی سەرکوتی شۆڕش کە ڕژیمیشان نەیتوانی بوو بە سەرنجامی بگەێنێت، ڕژیمی ئیسلامی لە ساڵانی سەرەتای دەی 16دا کۆتایی پێهێنا. لە ساڵی 1350دا جەماوەری خەڵک لە ئێران بە هیوای گەیشتن بە ئازادی و وەدیهاتنی ژیانێکی باشتر و ئینسانی دژ بە ڕژیمی شا ڕاپەڕی بوون و شەپۆلەکانی شۆڕش لە ماوەی 1 ساڵدا سەرتاسەری ئێرانی داگرت. لە ماوەی مانگەکانی پاییزی هەمان ساڵدا بوو کە بێتوانایی ڕژیمی شا لە کۆنتترۆلکردنی بارودۆخەکە بۆ دەوڵەتی ئامریکا و هاوپەیمانانی ڕوون بووبەوە. ئەوان دوای تاوتیۆکردن و هەڵسەنگاندنی راپۆرتی ڕۆژانەی باڵوێزەکانی ئامریکا و ئینگلیز کە لە تارانەوە ڕاستەوخۆ چاودێری بارودۆخەکەیان دەکرد، بەوە گەیشتن کە چیتر پشتیوانی لە شا سوودبەخشنیە و لەوانەیە بارودۆخەکە بەرەو خاڵێکی بێگەڕانەوە ببات و هەروەک ئەفغانستان ئێرانیش بکەوێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە. دەوڵەتی ئامریکا و هاوپەیمانانی غەربی بەهێزی نەتەوە خوازە لیبراڵەکان کە لە ئۆپۆزیسیۆنی ڕژیمی شادا بوون بۆ کۆنتترۆلکردنی بارودۆخەکە متمانەیان نەبوو. دەسەڵاتە گەورەکانی غەرب پێویستیان بە سەنگەربەندیەکی نوێ بوو لە بەرامبەر مەترسی چوونەدەرەوەی ئێران لە چوارچێوەی پشتێنی ئەمنیەتێک کە پێشتر بە دەوری شۆڕەویدا دروستیان کردبوو. دەوڵەتی ئامریکا هەر لە زووەوە بە لە بەرچاوگرتنی بواری مادی و بیر و بۆچوونەکانی ڕەوتی ئیسلامی ئۆپۆزیسیۆنی شا توانایی و لێهاتوویی گونجاوی ئەو ڕەوتەی بۆ بوون بە قەڵایەکی دژە کۆمونیستی دەبینی. هەر بۆیە ڕاوێژکارە ئامریکایەکانی شا و دەربار بە بەردەوامی شایان بەگرتنەبەری ڕێوشێنی و هەڵسوکەوتی نەرمونیانتر لە بەرامبەر ڕێبەرانی ئەم ڕەوتە هاندەدا و هەڵبەت شاش ڕێنوێنیەکانی ئەوانی ڕەچاو دەکرد. بۆ نمونە لە حاڵێکدا کە کتێبەکانی عەلی شەریعەتی بە هەزاران نوسخە چاپ و بە ئاشکرا بڵاو دەکرانەوە و ناوەندی فەرهەنگی حوسێنیەی ئێرشاد لە تاران بە ئیمکاناتێکی فراوان و چاپخانەی پێشکەوتووەوە لە خزمەت ئەو هاوفکرانیدا بوو، هەروەها گۆواری مەکتەبی ئیسلام لە شاری قۆم بە ئاشکرا چاپ و بڵاو دەکرایەوە، هەڵسوراوانی چەپ تەنها بەهۆی هەبوونی نامیلکەیەکی مارکسیستی دەبوایە ساڵانێک حەبس و زیندانی درێژماوەیان تەحموڵ کردایە. بە درێژایی شەڕی سارد هەروەک سەردەمی ئێستا دەوڵەتی ئامریکا وەک سیاسەتێکی دیاریکراو نەتەنیا دەوڵەتەکانی هاوپەیمانی خۆی لە ڕووخان و هەرسێنان دەپاراست، بەڵکو لە هەمان حاڵدا دەیەویست نیونیگایەکشی بە ئۆپۆزیسیۆنی ئەو ڕژیمانەوە بێت و هاوپەیمانانی داهاتوی خۆی لە ناویاندا بدۆزێتەوە و دەستنیشانیان بکات. چەندین بەڵگەی حاشا هەڵنەگر بەدەستەوەن کە دەری دەخەن ئامریکا لە ڕێگەی جۆرا و جۆرەوە لەگەڵ کۆمەڵێک کەسانی ناو ئۆپۆزیسیۆنی ئێران پەیوەندی هەبووە کە دواتر لە حکوومەتی نوێ ئیسلامیدا ئەو کەسانە پۆست و مەقامی گرنگیان وەرگرتووە. بۆ نمونە پاشچوونی خومێنی بۆ پاریس ڕاستەوخۆ پەیوەندیان پێوە کرد و هەندێک قەرار و بەڵێنیان لە یەکتر وەرگرت. سەرنج و بایەخدان بە توانایی ڕەوتی ئیسلامی وەک سەنگەرێک لە بەرامبەر یەکێتی سۆڤیەت تەنیا تایبەت بە ئێران نەبوو. بۆ نمونە دەوڵەتی ئامریکا پاژوخانی دەوڵەتی زاهرشا لە ئەفغانستان وەها سیاسەتێکی گرتەبەر و حیسابی لەسەر نەیارانی ئیسلامی ڕژیمی کابل کردەوە. لافاوی پارە و چەکی ئامریکایی لە ڕێگەی پاکستانەوە حرەکەتی ئیسلامی لە ئەفغانستان بەهێز کرد و سەرنجام بەدەسەڵاتی گەیاند و تاڵبان و ئەلقاعیدەی ئەمڕۆ منداڵانی یاخی و سەرکەشی هەر ئەم سیاسەتەن.
سەبارەت بە ئێرانیش هەم دەوڵەتی ئەمریکا و هەم هاوپەیمانانی غەربی بەوە گەیشتبوون کە ڕژیمی ئیسلامی بۆ سەنگەرگرتن لە بەرامبەر نفوزی یەکەتی سۆڤیەتدا گەلێک پۆتەنسیێلی بەرچاو و سەرنجڕاکێشی هەیە. لەوەها هەلومەرجێکدا ئامریکا و هاوپەیمانە ئوروپایەکانی لە کۆنفرانسی گوادلۆپدا ڕژیمی شا و داهاتووی ئێرانیان تاوتوێ کرد. ئەوان لەلایەکەوە تێگرابەوە گەیشتن کە چیتر پێویست ناکات پشگیری ڕژیمی شاو دەربار بکەن و لەلایەکی ترەوە بڕیاراندا پێداویستیەکانی کۆنتترۆلی شۆڕش بۆ ڕەوتی ئیسلامی دابین بکەن. لە ڕاستیدا کۆنفرانسی گوادلۆپ چارەنووسی ڕژیمی شای دەستنیشان کرد و هەوڵ و چالاکیەکانی وڵاتە ڕۆژاواییەکانی بۆ دانانی خومینی لە جیاتی شا هاو ئاهەنگ کرد. پاش ئەو بڕیار و ڕێکەوتنانە ئەرتەژڕایگەیان کە بێلایەنە و ماشێنی تەبلیغاتی ڕۆژاوا بە قازانجی ڕەوتی ئیسلامی کەوتنەکار. ئەوان لەو کاتەدا بەباشی دەیانزانی کە دەوڵەتی شاپووری بەختیار توانایی کۆنتترۆلی شۆڕش و بەرگری لە بەرژەوەندیەکانی ڕۆژاوای لە بەرامبەر مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەتدا نییە. دەوڵەتی بەختیار وەک دەرفەتێک سەیری دەکرا تا لە ماوەی دەسەڵاتداری ئەودا مەجای ئەوەیان هەبێت کە لەگەڵ ڕەوتی ئیسلامی بەڕێکەوتن بگەن. دەوڵەتانی غەربی نیگەرانی ئەوە بوون کە دەخالەتگەری چاوەڕوان نەکراوی ئەرتەش بارودۆخەکە لە کۆنتترۆل بەرێتە دەر و ئێران تووشی ناسەقامگیریەکی درێژماوە بکات. لە ڕوانگەی ئەوانەوە وەها بارودۆخێک سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە ئێران بکەوێتە داوێنی یەکێتی سۆڤیەتەوە. لەوەها بارودۆخێکدا بوو کایزەر وەک ژێنەڕالێکی بە ئەزمونکە نفوزێکی زۆری لە ناو فەرماندە باڵاکانی ئەرتەشی شادا هەبوو. لە هەمان حاڵشدا سیاسەتمەدارێکی کارامە بوو بە ئامانجی ڕێگری ئەرتەش لە هەموو جۆرە کردەوەیەکی کودەدا چیانە و بۆ ئامادەکردنی ڕێگای بەدەسەڵات گەیشتنی خومینی ڕەوانەیەران کرا. مەسەلەی ئەساسی ئەوە بوو کە ئەرتەش دەبوایە ڕێگای بەدەسەڵات گەیشتنی ئیسلامیەکانی خۆش کردبایە تا ئەوانیش بتوانن لە ڕێگەی بەدەستەوەگرتنی دەسەڵاتی سیاسی شەپۆ لە سەرکەشەکانی شۆڕش کۆنتترۆل بکەن.